بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەو کاتتان باش. دیاردەی خۆکوژی دیاردەیەکی جێگەی داخ و کەسەرە لە جامعەی ئێرانە وەردە کۆمەڵگەی کوردستانی شا کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژەم دیاردە لە جامعە زۆرترە بێت و کەسانێکی زۆرە بنە قوربانی. سەبارەت بەم دیاردەیە لەگەڵ عەلیڕەزا شافعی و محمودی محەممەدزادە وتوبێژێکمان هەیە. محمودی محەممەدزادە عەلیڕەزا شافعی بەخێر و بەنامەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی پەرتەو. لە پێشە ئیشارێک بە ئاماری خۆکوژی لە ئێرانە بکەین. عەلیڕەزا شافعی ئەوە وەکو کەسێک کە شوێنی ئەم مەسەلەیە کەوتون و ئامارەیە لەکتان بەدەست ئاوردووە چای بخشیدینە سەر ئامارەکان لە پێش هەموو شتێکە. بەڵێ ئەوڵ گەشت سڵام عەرز دەکەم خزمەتەوە بینە لەگەڵ ئەزیزتان. بەرەساس تەحقیقەکەی وا من کردم و تبقە ئامارگەلێەوە لە ڕۆستانەگەل داخڵی جمهوری ئیسلامی و داخڵ کشوەر ئێرانە منتەشر بووگە ساڵانە لە ئێرانە 3000 نەفەر بەرەساس خۆدکوشی گیانیان لەدەستان و ئەمە ئامارێکە کە لە ناو ئێرانە دەوڵەت ئێران منتەشری کردەوە لێ ئامارگەلێکە بە سوورەت واقعی هەست فاجعەی گەورەتر نیشانات و نیشانە کە ئەو زافرە لۆچتەکە ئەعلام بووگە خراوترە. بەرەساس ئامارگەل واقعی ساڵانە 5% کل لە جامعەی ئێران بەر ئەساسە خۆدکوشی گیان خۆیان لەدەستان و ئەماوێتە جەمعیەتی معادڵ بە باڵغ بە 4380 نەفەر لە ساڵە. یانێ ئەگەر ئێوە حەساوی بکەن یانێ لە هەر 2 سەعاتە لە کشوەر ئێرانە 1 نەفەر بە خاتر خۆدکوشی گیانی لەدەسا. هەڵبەتە ئەم ئامارە ئەوە نەوگە کە هەمیشە ئاوابێ بەرەساس تاقیقەلێکە بووگە لە ساڵ 1363 هجری شەمسیە و تا ساڵ 1383 کە تاقیقیان کردگە میزانە مامارە بە 2 بەرابەر و بیشتر لە 2 بەرابەر هەر ساڵ نسبەت بە ساڵ قەبسایشی پێیا کردگە. ئێوە ئیشارەتان بە ئاماری 3000 یا 4000 نەفەر کە ئەم کەسێنێکن کە گیانیان لەدەستان یا کەسێکن کە ئیقدامەکەن بە خۆدکوشی کەسکەلێکن کە ئیقدامەکەن بە خۆدکوشی و گیانیان لەدەستان چونکە احتماڵەن کەسێک فرا ئیقدامکەن وەلێ گیانخوایان لەدەستن وەلێ لە زمنەوە خۆیان بە ئیسڵام معیوبکەن و عمرێک بەو هینەوە زندگیکەن. محمودی محەممەدزادە بە نەزەر ئێوە چۆن دەتوانین ئەسڵ خۆدکوشی چییە و ئایا هەر کەسێک کە گیانی لەسەر خۆدکوشیە لە دەستبات ئێمە توانین نایبنین خۆدکوشی یا کەسێکی شێوە ئیقدامەکەن بەوە بازە مەتوانین بە خۆدکوشی نایبەرین؟ زۆر سپاس. ڕاستەکەی خۆدکوشی لە زمانێکەوە کە من هەمووی خۆم بەبیردێ هەبووە بەڵام لە ساڵدا مەسەرن دەمان 20 نەفەرێک یا 2 نەفەر خودکوشیان کردووە یا ئەو پەڕەکەی 3 نەفەر. بەڵام خودکوشی ئێستا بەداخەوە وای لێ هاتووە کە بۆتە پیشەیەک بۆ خەڵک بۆتە ڕێگایەک کە خەڵک بۆ خۆ لە بین بردن. چەند نەوحی هەیە کە مەسەلەی خودکوشیەکە جۆریان ئەوەیە حیسابی ئەوی بۆ دەکەن کەەوە نەوحێت مبارزەیە خودکوشتن خودکوشی مبارزەیە کە لە نظر منەوە ئەو مبارزە ئەگە بە مبارزەیشدانەی مبارزەیەکی منفیە منزور اعتراضێکە بەرحەلەی شکڵی ژیانی بەرحەلەی نابەرابەریەک کە هەیە بەرحەلەی زوڵم و زۆریە کە لێی دەکرێت هەمووی ئەوانە هەیە قەتحان ئەوە هەیە و زۆریشە لە سای ڕژیمی جمهوری ئیسلامیدا. بەڵام ئەگە وەک مبارزەیەکی داینی لە واقعدا لە نظر منەوە مبارزەیەکی منفیە و ئومێدوارم کە ئەو تەیفەی کە فکر لەو کارانە دەکاتەوە فکر بکاتەوە لە شتێکی دیکە مبارزەیە بکە چونکە دوژمنەکەی تۆ کە تۆ بەرحەلەی خۆت دەکوژی یان خۆت دەسووتێنی پێی خۆشە تۆ لە بین بچی کارێک بۆ ئەو زیاد دەکەێت بە جێگای ئەوەی ئەو ڕق و تووڕێیە خۆتی پێکوژی خۆتی پێ لە بین بەری دەتوانیت بچی مەبارزەکە عەلەی ئەو نابەرابەریە عەلەی ئەو زوڵمەی کە لێت دەکرێت عەلەی ئەو فشارێکە بۆت دێت مەبارزە بکەی ئەگەر لە مەبارزەکەدا بشکوژەی ئەوە زۆر زۆر لەوە باشترەوە مثبەتترە لەوەیە تا بچیوە دەستی خۆت کوژی. ڕێگای دیکەی هەیە کابرا دەڵێ دەرەتانی نەماوە بەرحاڵ بەشێک لەوانە گەل لە پرۆفسۆر و دکتۆران بپرسی ئەڵە بەشێک نەخۆشیوان ئەم پێوانێ ئەوەی کە لە ئێران دەکوزەرێ ئەو ئامارەی کە هەیە و کە بە تایبەت عەلیڕەزا باسی دەکا ئەو ئامارە ئەوە هەموو نەخۆشی نیە فشاری ڕۆحیەیە نابەرابەریە مەجبور بۆ بۆمبەست بۆی کە لە ژیانی خۆی وەڕز بووە ئەویش جمهوری ئیسلامی کە لە ژیانی خۆی وەڕزی کردو کابرا هیچ هیوا ئومێدێکی نەماوە و دەست بۆ خودکوشی دەبەن. عەلیڕەزا با بچینە سەر پرسیارێکی تر لەسەر مەسەلەی خۆدکوژی تۆ ئیشارەت بە ئاماریە لەدا ئەم ئامارەیە چه تەمەنە یا چه مربوطە بە چه دەورەیەکی سنی و چه قشرێک لە جامعە چه تین و توێژێکی کۆمەڵگای ئێران دەسەدەن بە خۆدکوشی؟
دروستە حقیقەتەن خۆدکۆشی طبق ئامارگەلێک و من بەهەر حاڵ تاقیقم کردو ئامارگەلێ و بوو ئەوە نییە کە خۆدکۆشی فقط مربوط بە ڕەدەستنی خاصێ بێ یعنی ئێمە بین بێژین ئەفرادێ میان ساڵ فقط خۆدکۆشیەکەن یا بزرگ ساڵ یا بەرحاڵ جوانگەل ئەوەسە کە خۆدکۆشی لە تواو تەیفگەل سنیە هەست وەلێ بیشترین دەرسەد خۆدکۆشی بۆ قشر جامعە هەڵەگەڕێتەوە کە شامل ژنگل خانەدارەوێ شامل ئەفرادێکەوەی کە بێکارن شامل نەوجەوانگەلێکەوەی کە ئەچن بۆ مەدرسەین و جوانگەلی واچن بۆ دانشگا وەلێ لە ناو مەدرسە و دانشگا دووچار سەرخۆردگی و سەرشکستگی بووکن مهمترین بەرئەساس ئەو تاقیەکەلەوە بەدەساتکە مهمترین فاکتۆر بۆ خۆدکوشی ئەفراد ئەوەسە کە بێکاری بووکە و یەکێ لە مهمترین فاکتۆرگەل خۆدکوشی بۆ جوانگەل جامعەی ئێران ئەو بووکە کە دووچار سەرخۆردگی و سەرشکستگی بوون لە مەدرسە یا لە بەهەرحاڵ لە محیط دانشگا تەزەکۆریان داگەپیان و باعث بووکە کە دووچار سەرخۆردگی و سەرشکستگی بن ئامارێک جالب هەست کە من حەزەکەم ئەنوانی کەم لە نەزەرسەنجیکە لە بین جوانگەل ئێرانیا لە بین جەمعیەت فقط جوان ئێرانە 4 ملیۆن نەفر لە جەمعیەت جوان ئێران دووچار ئەفسردگی بوون و وەختی نەزەرسەنجیان کردگە 48% لەم جوانگەلە لەم نەزەرسەنجیە ئالامیان کردگە کە نسبەت بە ئومیدیان وەختی سوالیان کردگە ئومید بە زندگیان وەختی سوالیان کردگەلیان حەزیان کردگە کە ئەعلامیان کردگە کە ئەسڵان ئەی کاش بە دنیانە هاتن یعنی اونە ناومیدی اونە شرایط زندگی لە ئێرانە بە خاطر جمهوری ئیسلامی بەسای سەرەوانە اونە خراو بووگە کە دەرسەد ناومیدی لە ئێرانە بۆ حەدەبانە کە ئەتوانین بێژین دەرسەدێک نەفرە مەحسوس وەلێ بیشتر ئێمە خۆدکوشی لە جوانگەل ئەتوانین بوێنین ئایا شارت بە سن فرەترداوە شارێکی شت کرد بە قشرێک لە جامعەی ئێران ئایا ئەگەر گەرەکمان بێ بە شێوەیەکتر بەیانیکەن بە شێوەیەکی بەیانێکی مارکسیستی ئایا ئەمانە فرەتر لە تەبەقەی کارگەرن یا لە تەبەقەی بورژوا و سەرمایەدار جامعەی ئێران خۆ قەتعاً ئەمانە لە تەبەقەی کارگەری ئێرانە چون هیچ وەخت بێکاری و مەسائل مشکلات معیشەتی و ماڵی شامل فرە کەمتر شامل ئاخازادەگەلێوێ کە بەرحاڵ هەن لە ناو ئێرانەوە ئەو مشکلگەلیانە نییە هیچ وەخت و ئەو مشکلاتە بیشتر شامل جوانگەل تەبەقەی کارگەل و قشرێک کەم دەرامەت جامعە کامە هەموو بە نەزەرێەوە بۆچی جوانێک لە جامعەی ئێرانە یا ژنێک یا کەسێکە لە زیندگی ناوە مێدالی ڕزای شاری پێکرد دەستەدا بۆ خۆدکوشی بە شێوەیەکی تر بێژم ئایا نەقشی مناسباتی ناو جامعە نەقشی مەزهب نەقشی سەرکوبی دەوڵەتی چەندێکە لە خودکوشیەکانە ڕاستیەکەی من ئەوەندی فکری لێ دەکەمەوە یان ئەوەندەی بینیوشمەوە بەرحاڵ پرسیارشم کردووە لە خودی ئەوە دلیلی ئەو خودکوشیانە ئەکسەریەت دەتوانم بڵێم 90% بۆ ئەوە دەگەڕێتەوە لە هەموو شتێکدا ئەو تەیفەی کە ڕوو دەکاتە خودکوشی نابەرەبەریکی ڕەوشەن دەبینێ نابەرەبەریکی ئاوا دەبینێت کە مەسەرەن دانیشتجوو دانیش ئامۆز دەچێتە مەدرسەی لە دانیشتجووی لە کوڕە دەوڵەمەندەکەی یا لە کوڕە مەلاکەی یا لە کوڕە ئاغەکەی زۆر زیرەکترە زرینگترە کارەکانی باشترە دەرسەکانی باشترە بەڵام بەدەلیلەوەی کە ئیمکاناتی نییە پوڵێک بدا یا بەرتیلێک بدا بۆی کە لە مەدرسە دەربچێت و نیمرەکانی بەرنەسەری ئەوەی کە زۆر لەویش بە عشکرا نیشان دەدرێت کە تەمبەڵتر بێت لە مەدرسەدا ئەو قبول دەبێت ئەو قبول نابێت ئەوە بەشێکێتی بەشی دوو هەمیان ئەوەیە کەوانم بە پرسیار هەتا وەرم گرتوونە ئەو جوابانم ئەو پرسیار و سوالانم کە کردووە ئەوەیە کە کابرا خەریکە ئەم هەموو زەحمەتەی دەخاتە سەر دایک و بابێکی کە کرێکار و فەقیر و بە فەقیر و هەژاری منداڵەکان بەخێو دەکەن وەلی وەختێک کە چووە دەرسیشی تەواو کردووە مەدرسەشی تەواو کردووە دانیشگاشی تەواو کردووە هاتوۆتەوە چاو دەکات هیچ کارێک نییە بێکاری بە حەدێک زۆر بە هیچ کارێکی نییە حتا بە تەسیلاتێکە لە مەدرسەوە کردوێتی لە دانیشگاش وەریگرتووە بەو ئیمکاناتەشەوە بەو مەدرکەشەوە کاری دەست ناکەوێت حتا کاری کارگەری خەیابانیشیوە دەست ناکەوێت حتا کاری کوورە پەسخانیشیوە دەست ناکەوێت حتا کاری مەسەڵەن ئێستا تاکسی زۆرترین ئەوانەی کە حمریان هەیە زۆرتر حمری جوانی هەن
تاکسی ڕاندەی تاکسی نەویش لە نیوێکیاندا نیوچیان حەقیان هەتا کارەکانش بکەن دلیلی هەمووی ئەوەی دەگەڕێتەوە بۆ فەقر و فەلاکەتێک کە لە ئێران لە سایەی ڕژیمی جمهوری ئیسلامی و هاتوتە گۆڕەوە کابرێک کە حتا مەدرکەکەشی بەم حاڵە دەزانێت کە بابی چەندە زەحمەتی کێشاوە دایکی چەندە زەحمەتی کێشاوە تا گەورەی کردووە تا دەرسی پێخوێندووە بەڵام وەختێک دێت واریدی بازاری کار دەبێت لە بازاری کاریشدا جێی نەماوە یا دەبێت مەدرکی بە سیجی وەربگرێت یا دەبێت لەگەڵ ئاقازادەیەک ارتباطی هەبێت یا دەبێت لەگەڵ ئێچێک لە گەلەکانی حیزبوڵڵا وەکو سوپای پاسداران وەکو بەسیج وەکو سارڵڵا ارتباطی هەبێت دەنا کاری پێ نادرێت کار وەرناگیرێت لەو بینەدا ئەو بەوە دەگاوە ناچار دەبێت ئەم دەتوانم بڵم 80% خودکوشیەکان لەو بابەتەوەن کە ئەو کارانەی هەموو کردووە بەڵام وەختێک دێتە نێو جامعە جمهوری ئیسلامی وای بەسەردا سەپاندووە کە کاری وە دەست ناکەوێت کە بتوانێت حتا کۆمەجێ بکاتەوە بە دایک و بابەکەی کە هەموو زەحمەتی کێشا بە دوایدا بەنابەرین بەداخەوە فەقر و بێکاری یەکێک لە هینەکانە کە تۆ ئشارەت پێ کردووە مونتا ئایا نەقشی لە مەواردێک ئەمە خودکوشیە لێکە بینین کە زیاتر لە ناو ژنانایەوە مەسەلەی ناموسیە بەنەوەیەک نەقشی مەذهب و یا نەقشی سەرکوبی جمهوری ئیسلامی چەندێکە لەم خودکوشیانەیە دقیقاً لەسەر ئەوەژە من بڕێ ئەوانی تاقیبم کردووە سێ نەوحی هەیە سێ بەخشی هەیە بەخشێکی مەرسالارە لە ئەسڵدا مەسەلەن مەرسالاری بە حەدێک زۆرە بەتایبەت لە کشوەرێکی ئیسلام زەدەی وەکو جمهوری ئیسلامیدا کە ئەو بەڕەسمەن بە قانونەکەی ژن بە نیوەی حیسان حیساب دەکات ئەو مەرسالاری قەویتر و قەویتر بۆتەوە لە دانیشگا هەر قەویە لە مەدرسە هەر قەویە لە مەیدانی کارداگەر کوڕێک بێت کسەکە وەرناگرن بۆ کار لە عەرزەی کاریشدا ئەمە بەشێکیانە بەشێکی دیکان ئەوەی مەسەلەی خودی مەسەبە محدودیەتی مەسەبی و مەسعودیەتی محدودیەتی جمهوری ئیسلامی بە حەدێک زۆر بۆ بە حەدێک فشاری هێناوە کە هیچ زیادەتانێکی بۆ ژن نێشتۆ ئەوەندەیە کوڕ ئازادە بە نیوی ئەوەندەش کەس ئازاد نییە هەتا لە بمەر تەسمیمگیری خۆیەوە چۆن بژیت کەی شوو بکات بە کێ شوو بکات و ئەوان ئەم اختیارانە هەمووی لە دەستیوی دەرنەتیجە بە بومبەست دەگا ئەوە بەشی دووەمیەتی بەشی سێوەمیشی دەگەڕێتەوە بۆی هەتا مەسەلەی ئەوە مەسەلەی خودی گوتمان مەسەلەی بەشێکیان مەرسالاریە بەشێکیان مەسەل ئەو دوو مەسەلانە تێکەڵاو بۆتەوە کە جمهوری ئیسلامیش پەرەدپێدەری ئەوە چونکە وەکو ئینسانێکی تەواو چاوی لە ناکاگە دەچێتە مەیدانی کار کچێک و کوڕێک لێ بێت کوڕەکە دەبن بۆ کاریدی کچەکە ئەگە بشتێ بۆ کار 1001 معدودیەتی هەیە دەی خۆت داپۆشە دەیت بەم لیباسەوە مەیە بەو لیباسەوە بچۆ بە مەیدانی کارت ئەمان هەموو بۆتە بەعسیەوەی کار ڕێژەی خودکوشی ژنان منیش قبول مەکەوە زیاتر لێ کوڕە علی ڕەزا خودکوشی لە کشوەریەتری چا هەست ئەمەش پەدیدەیەک جەهانیە ئەتوانین ئشارەکەین بە کشوەری لەوا میزان خودکوشی هەلەبانە بۆ نمونە کوڕی جنوبی کە بەخاتر مەسەلەی سەنعات یا ئەفزایشی سەنعات لە خۆبێگانە بوون ئینسانەکان دەسەوەن بەوە کارە یا کشوەری وەکو فنلاند کە بازم لە دنیا معروفە بەوە کە ئینسانەکان لە ئینزوا و لە فەردیەتە دەسەوەن بە خودکوشی منتها لە مۆرد ئێرانەوە بە نەزەر ئێوە بۆچە ئەم میزانە گەورە لە خودکوشی لە جامعەی ئێرانە ڕوات بڵێ هەروەوەتان کاک مەحمودیش فەرمووی ئینسان گەل بیشتر بە ئومید زینەگەن یعنی لە هەر جامعەیەکە کە ئینزەوا و سەرکوبی و ناوەمیدی فرەتر بێت بەعەسەوێت کە میزان ئەفسردگی بیشتر بێ و ئامار بانتر ئەفسردگی بەعەس خودکوشیگەل بیشترەوێ لە جامعەی ئێرانە ئێمە ئێستا هەرچێ پێشترەچین جامعەگەل بیشتر بەیەکەوە ارتباطیان هەست جوانەکان ئێران بیشتر لە تەریق فەیسبوک و شەبەکەگەل اجتماعی و بیشتر تەک زندگی مردمان لە کشوەرگەل غەربیە ئاشناون بیشتر لە تەک سەتح ڕەفاح اجتماعیانە لە تەک وەزعیەت معیشەتیانە بیشتر ئاشناون و ئەم ئاشنایی گەل بیشترە بەعەسەوەی کە بیشتر خۆیان مقایسەکەن سەتح تەوەقوعیان چێتە بە سەتح تەوەقوعیان دەقیقاً وەختێک کە جوانی خۆی زندگی خۆی و ڕەفاح میانگینی ڕەفاح اجتماعی لە کشوەر ئێرانە تەکدانی کشوەر ئوروپاییە مقایسەکە بۆ ئەوێنەی کە ڕۆژ بە ڕۆژ وەزعیەت لە ئێرانە خەریکە خراوترەوێ خۆ بەرەساس هەرەمە ئەماوێتە بەعەسەوە کە بیشتر ناومید بێ و بیشتر ئومیدی لەدەست بە ئەڵبەتە ئەمە واقعاً ناڕەحەت کۆنەندەست کە لە کشوەری وەک ئێرانە بۆ گشتە مەنابع تەبیعیە و بۆ گشتە نەفت و گاز و سەرمایە گەل ملیە و کە هەسی ئەو میزان فەقرە و نەگوستەردەست ئەو میزان فەقرە و نەفرەست کە ئەکسەریەت جامعەهان لە ژێر خەتە فەقرە
لە کشوەر ئێرانە ئایسە کشوەر ئێران تەنها نیازمەندەوەسە کە مدیریەتێ دروست بێت و بەهرەبەرداری دروست و بەهرحاڵ بەجێوەکە ئەو سەرمایەگەلە بتزێت ئەو پوڵە خەرجە خۆدەوە مردمەکە بڕێتە گیفان خۆدەوە مردمە وەڵێ مۆتەسفانە ئێمە ئەو شتە لە ئێرانە ئیمڕۆژە ناوێنین بیشتر ئەوەکە بیشتر بەحسەکانەوە هەروەوە ئەوێنن لەسەر ئەوەسەکە لەسەر بەجێەوە لەسەر بەحس لەسەر ئەوە بێت کە مشکڵات اقتصادی مردم حل بێ بیشتر بەحس لەسەر مەسائل ئیسلامی و شەرعی بوون شتێکە یا غێرە شەرعی بوونی و هەرەمە ئەوێتە بەعایس ئەوە کە وەزعیەت جامعە ڕۆژ بە ڕۆژ خراوتر بێ ناوەمیدی ڕۆژ بە ڕۆژ خراوتر بێ و متەسفانە دەوڵەت بۆ حەلبوونە مشکڵگە لە هیچ خامێکی تایسە هەڵ نەگرگە و ئەمە بەعاسەوێت کە میزان ناوەمیدی بیشتر بێ و بەعاسەوێت کە ئامارگەل خۆدکۆچی هەروە بیشترەوە بێ بە همین بە خاطر هەرەمە لە ئێرانە دەرسەد خۆدکۆشی ئونە بانە و ئەم فەرایەندە لە توولانی مدەتە بەعاسەوێت کە ئەسڵیەت جامعەکە لە جێگەیەکە بپاشکێ و مردمی تر پایداریان نەمێنێ بە فرە لە ئەرزشکەلێەوە کەوا لە گوزەشتا بووگە البته فقط مسئله خودکشی نییە یا سوناومێدی و بێئومێدبوون و بێئوفقبوون لە زندگیە بازم شتێکە کە بەێتە باعثەوە مردم بە شادی و بە نشاتی و بە ئارامش زندگی نەکەن کام هەووکو ئاخرین پرسیار فقر قوانینی سەرکوبگەرانەی جمهوری ئیسلامی مەسەلەی نەقشی مەذهب لە زندگی اجتماعی مردمە ئەمانە واقعیەتە لێکن کەم ئەوێتە باعثەوە مردم دەست بن بە خودکشی ظاهرا هیچ کام لەمانە فعلا لە جامعە ئێرانە انتظار نییە کە ئەمانە لاچی جمهوری ئیسلامی متاسفانە هەست نەقشە سەرکوب مەذهب هەست و فقر و فەلاکەتیش شەدیدە وەلێ ئێوە بەعنوان ئینسانێکی سۆسیالیست و کۆمۆنیست چ ڕێگە حەلێکتان هەست بۆ کەسێکەوە ناومێدن بێکارن لەژێر سڵتەی بەسەبا زندگیەکەن و ئێمە انتظارمان هەست بە جێگەی ئەوەی کە دەست بن بۆ خودکشی مقاومەتکەن لە بەرابەر زندگیە و زندگیە باشتریان بێ ڕێگە حەلەکان لە نەزەرێوا چی هێواخان ئەم پێما ڕێگە ئەسڵەکە کولەن ئەو جوابدانەوە بۆ مەسەلەیە ڕاستەکەی ئەو مەسەلە تقریبا ئێمە 3 دەورەی جمهوری ئیسلامیمان بەتاقی کردەوە چون بە حقیقەت ئەو خودکوشیەش ئەو نابەرابەریەش کە ئێستا لە ئێراندا هەیە پێم وانیە لە هیچ کشوەرێکی دیکە بەقەد ئێران هەبێت لەو زمانێک جمهوری ئیسلامی هاتووەتە سەرکار پەرەی گرتووە و ساڵ بە ساڵش هەر زیاتر ڕۆیشتووە دروست ئەوەیە چار چییە بۆ ئەوەی کە واقعان بە جێگای ئەوەی بۆ خۆمان بچین خۆمان بکوژین با کارێکی دیکە بکەین بە ئەو کەسەی کە ئێمە بەو جێگایان دەگەین ئەو جەریانە ئەم حکومەتەی کە ئێمە بەوە دەگەێنە بێن خۆمان پێ بکوژین سعی بکەین کە ئەم حکومەتە لە خۆمان دوور بخەینەوە بە غەیر ئەز ئەوە ئێمە 3 دەورەی جمهوری ئیسلامی مەسەن دەورێکیان کە هاتووە دەستپێکردنی بۆ کوشتاری سیستماتیک بۆ لە دەهەی 60 و ئەوانەدایدی بۆ خۆش بینێکت ئاگەلێ وەلی من چونگە دەگەڵی گەورە بووم و دەگەڵی هاتووم بە تەوری کولی نەسل کوشی تەواوی کرد جمهوری ئیسلامی ئەمە دەورێک دەوری دووهەمی ئەو بە دوای ئەوەدا ڕەفسەنجانی کە هات دەورێکی دیکەی بەدەستەوە گرت و ئەمانە بڕێک تەبلیغاتی کرد ئێمە بۆ لای غەرب بە هەر حاڵ تێکەڵاو دەبینەوە لەگەڵ وڵاتان لەگەڵ جیهان و زیندگی خۆشتر دێنین و ئەوانە ئەمە دەورێکی دیکە و جمهوری ئیسلامی دووبارە جارێکی دیکە نەفەسێکی تازەی کێشاوە دەوری سێهەمیان خاتەمی بۆ گاتە سەرکار ئەوجا کوتی دێموکراسی دێنین و ئێرەکانە دێموکراسیەکەی لەو دەمەوەگە دەستی پێکرد و ئەم 3 دەورە و دەورەی ئێستاش کە ڕەوحانی هاتۆتە سەرکار ئێمە کە ئەم 3 دەورانە لێک دەدەینەوە و بازرسی دەکەین چاوی لێ دەکەین دەورەی ئێستا ئەم ساڵی کە ڕەوحانی لەو 2 ساڵەدا کە هاتووە خودکوشی زیاتر بووە ئێعدامەکان زۆرتر بوون بێکاری و فەقر و فەلاکەتەکە زۆرتر بووە بەنابەرین ئینتیزار لە جمهوری ئیسلامی بە حقیقەت هەر ئەوەی بەدواو کە ساڵ بە ساڵ زیاتر و زیاتر دەبێت بەنابەرین دروستترین ڕێگا و دروستترین ڕێگا ئەوەیە دەبێت گەلانی ئێران حیسانهای ئازادی خواز و بەرابەری تەڵەب حیسانهای کە واقعاً دڵیان دەسووتێت بۆ ئەو خەڵکە بۆ ئەم خەڵکە گاوای لێ بۆ جوانێک کە بە هەموو شۆر شۆخێک کە هەیەی دەیهەوێت دەچێت مەدرسەشی تەواو دەکا و دانیشگاشی تەواو دەکا و کە پێتە جامعەیەک وەکو جامعە بچێت کارێک و زیندگیەکی شەرافەتمەندانەی هەبێت بەوە دەگات خۆی بکوژێت هیچ ڕێگا حەلێکی نێشتە تۆ بەغەیر ئەوەی کە دەبێت ئێمە فکر بکەینەوە فکرێکی جدی بکەینەوە
لە لابردنی جمهوری ئیسلامی دەبێت خۆمان لە سایەی ڕژیمی جمهوری ئیسلامی دەربێنین جا ئەو وەختەیەکە دەتوانین بە ژیانێک بگەین کە ژیانێکی ئینسانی بێ و ژیانێکی شەرافەتمەندانە بێت لەنا هەر ئەوەی کە بووە هەر ئەوەیە من دەمەوێتەوە زەیەکی کورتیش لەوە بدەم ئێمە لە بەرچاوی خۆمان بینیمان داعش لە 2-3 ساڵی ڕابردوودا دەستی کرد بە شەڕکردن و حەملەی کرد بە بەشێک لە عێراق و بەشێک لە سووریا و بەرحاڵ کۆمەکیان کرد داعشیش بەشێکە لە جمهوری ئیسلامی هەن داعش 3 ساڵە لەوێ نەفوزی هەیە جمهوری ئیسلامی 37 ساڵە نەفوزی هەیە و سیستماتیک کاری خۆی دەکات بەڵام خەڵکی بەشێک خەڵکێکی زۆر چکۆلەی بێ ئیمکاناتیشە خەڵکی کوردستانی سووریا کەوە خۆکەوت بەشێکی چکۆلە بوو واقعان بەهەرحاڵ نەفوزێکی ئاواشی نەبوو حکومەتیش نەبوو ئیمکاناتێکی ئاواشی بەدەستەوە نەبوو بەڵام بە حەقیقەت تەسمیمی گرت ئەو ڕەشەشەوەی کە داعش دەیهەیە بەسەریدا بسەپێنێت قبوڵی نەکرد ئێستا داعشی هەڵپێچا و خەریکە کۆی دەکاتەوە بە دوور دەکاتەوە حتا ناچاری کردووە کە ئەمریکا و شوڕەوی و ئەوانش کە خەریکی ئەسلحە فرۆشتن و محامەلاتی خۆیان بەسەر داعش و تاڵەبان و جمهوری ئیسلامیەوە بیکەن ئەوانش بکەنە پشتیوانی خۆیان مادام تۆڕەگایەکی ئاوا هەڵنەبژێری ئەو سایەی ڕەشی جمهوری ئیسلامی لەسەر پێش خۆت لا نەبەی دقیقەن هەر ئەوەی گەدیومانەوە وەک ئەو 37 ساڵە بە تاقیمان کردوتەوە ئەگەر 37 ساڵی کەشی پێدا بێتەوە مادام جمهوری ئیسلامی دەست نەخینە نێو دەستی یەکترەوە و سایە ڕەشی جمهوری ئیسلامی لە کۆڵ خۆمان نەکەینەوە هەر ئەوە دەبێت کە هەیە کە هیچ ڕێگە حەلی دیکەین ڕێگە حەلی من فقط ئەوەیە دەبێت ئێمە گەلانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب خەڵکی ئێران بە کوردەوە بە تورکەوە بە فارسەوە بە حەڕەبەوەرچی تێدا دەست بدەینە دەستی یەکتر جمهوری ئیسلامی پاکەینەوە لەسەر ئێران ئەو وەختەی حکومەتێکدا بمەزێنی کە حەقی ئینسانەکان بە ڕسمیت بناسێ بەغێر ئەو ڕێگە حەل لە هیچ ڕێگە حەلێکی دیکەی بەڕاستی نیە سپاس دەکەم محمودی محەممەدزادە و عەلی ڕەزا شافعی جارێکی تر بەخێرتان هاتنتانەکەم بۆ بەنامەی